سڵاتان لەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی بەڕێزانم. ئەم ئەڵقەی بەرنامەی ئەزموونی پۆل بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاری ئاغۆ نووسەری پەروەردەیی دەبێ. مامۆستا گیان زۆر بەخێربێ. زۆر سپاس، زۆر خۆشحاڵی بەخێربێ. زۆر سپاس. بەڕێزانم، بۆم ئەڵقەیە باز لە ناوەڕۆکی کتێبی پەروەردەی ژینگە و دەروندروستی دەکەین. بۆ مەبەستا مامۆستا ئاری ناوەڕۆکی کتێبەکەمان بۆ ڕوون دەکاتەوە و وتوێژ و قسە و باس سەبارەت بە یەکەیەکەی ئەو پرسیارانەی کە لە بەڕێز مامۆستا یوسف عوسمان حەمەد کراوە کە بیرۆکەی داڕشتنی ئەو کتێبە مامۆستا ئاریە. ئێمەش لێرە تاوتوێی دەکەین و قسەی لەسەر دەکەینەوە. مامۆستا ئاری زاراوەیە گیان چەند کێکەیە کە تاڕادەیەک بۆ زۆر بەمان شتێکی تازەیە. دەروندروستی چییە؟ خاڵی هاوبەشی نێوان ژینگە و دەروندروستی چییە؟ چکە تۆ لەو کتێبەدا زۆر دەروندروستی پەیوەست دەکەی بە ژینگە و دەوروبەر. بەڵێ، ئەگەر دەروستێکی باشمان هەبێت ژینگەیەکی باشمان هەیە، ئەگەر ژینگەیەکی باشمان هەبێت دەروندروستێکی باشمان هەیە. کەواتە هێڵی یەکسانبوون و تێکەڵ چێشکردنی ئەو دوو بابەتەوە یان ئەو دوو چەمکە وامان لێ دەکات کە هەممان چێژ لە ژیان وەرگرین لە دەوروبەر وەرگرین. لۆیە ئەوەی ئەمە لەو دەروندروستیەکە ئاماژەم پێکردیا ڕەنگە لە زۆر ڕوانگەیەوە یان لە زۆر بابەتەوە قسەی لەسەر کرابیان گفتوگو لەسەر بکرێت. بەڵام یەک بابەت کە پێویستە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر دەروندروست باشی تاک بە شێوەیەکی گشتی بریتێ لە ژینگەیەکی باش یان با بڵێن پەروەردەی ژینگەیەکی باش. لۆ ئێمەش هەر لەو چەمکەوە دەستمان پێکرد کە هەوڵ دەین لە ڕێگەی پەروەردەی ژینگەی باش دەروندروستێکی تاک دروست بکەین. ئەوەش لەوە سەرچاوەگر بە حەقیقەت با بڵێن ئەو کاتانەی کە ئەمە لەگەڵ دەروونناس مامۆستا یوسف عوسمان حەمەد بەردەوام لە سیمینارمان هەبوو لە بۆ ناوەندەکانی خوێندن تایبەت لە قۆناغی ئامادەیش با بڵێن لەسەر ئەو بابەتیان با بڵێن لەسەر ئەو تایتلە سیمیناری لە بۆ قوتابیان و لە بۆ مامۆستایان ئەنجام دات. نزیکەی 20 تا 25 سیمینار ئەنجام درات. ئەوەی جێی سەرنج بوو بە حەقیقەت لەو سیمیناردا زۆر بابەتی گرنگی وروژان تایبەت بوو بە پرسی ژینگە و پرسی دەروندروستی. هەر لەوەشدا کە خودی قوتابی یان خودی مامۆستا وای دەکرد کە کۆمەڵە پرسیارێک بکات لە دەروونناس مامۆستا یوسف لەسەر ناوەڕۆکی ئەو بابەتانێک کە پێکەوە پەیوەستن. هەر لەبەر ئەوەش وای کرد بیرۆکەی ئەو کتێبە لای من بێتە بوون کە ئەو سیمینارانە تەنها لە سنتەرێکی پەروەردەی خوێندنەوە نەبێت وەکو فراوانتر ببێتە سەر دووتوێ کتێبێک کە ئەو کتێبە بۆی لێبێت کە زۆر بە زۆری ناوەندەکانی خوێندن سوودی لێوەرگن هەم مامۆستایان هەم کارجێری قوتابخانیان ئەو کەسانێک کە لە بواری دەرونی کار دەکەیان لەگە توێژەری دەرونی لەگە خودی قوتابی دەتوانن سوودی لێوەرگێنن بە تێکەڵ چێشکردنی نزیکەی 50 پرسیار گفتوگویەکی چەند سەعاتی و مان دروست کرد پرۆژەی چەند مانگێک تاوای لە هەرگەیشتە نزیکەی ساڵێک ئەو کتێبە سوپاس بۆخوا هەتە بوون. مامۆستا ئەو پرسیارانە هەموو لە چوارچێوەی دەروندروستی و ڕوونکردنەوەی ژینگەیەکی گونجاوە بۆ دەروندروستی مرۆڤ. بەڵێ، ئەوەی ئەمە باسمان کردێ بەڵێ تایبەت با بڵێن لە زاویەکەوە ئاماژان پێکردەوە زاویە قوتابخانە و ناوەندەکانی خوێندنە لە باخچەی منداڵانەوە دەستمان پێکردەوە تا دوای قۆناغی ئامادەیە کە لە سنووری جوگرافی ئیشکردنەکەی خۆمان و پەروەردە ئێمە ئیش لەسەر دەکەین لەو قۆناغانەیەدا لە ژینگەی باخچەی منداڵانەوە کۆمەڵە پرسیارێکمان وروژاندیە کە ڕەنگە ئەو پرسیارانە لە زۆر خیاڵی زۆرمان ئایا باخچەی منداڵان کە کاریگەرێکی ڕاستەوخۆیە لەسەر بنیادنانی خودی قوتابی یان خۆشویستنی قوتابی ئەو ژینگەی باخچەی منداڵان تا چەند کاریگەری هەیە لەسەر دەرونی قوتابی پێگومان کاریگەرێکی باش هەیە لە ناوڕۆکدا مامۆستا یوسف زۆر بەوردی ئەمەشی پێکردە. لەمان کاتدا قۆناغی بنەڕەتی کە قۆناغێکی سەرەتای خۆناساندنی یان سەرەتایە بە ماڵی دووەمی قوتابی بە هەمان شێوە ئایا ئەو ژینگەیە چۆن بێت ژینگەی بیرکردنەوەمان بەرامبەر بە قوتابی ژینگەی پێشوازی لە قوتابی کۆمەڵە پرسێکی تر کە لە ناوەڕۆک ئاماژەمان پێکردێ دواتریش بابەتێکی کرد کە زۆر ئاماژەمان پێکردە قۆناغی با بڵێن نەوجەوان و هەرزەکار لە قۆناغی ناوەندەکانی خوێندندا ئایا ئەمە چۆن مامەڵە لەگەر هەرزەکار بکەین ئەو ژینگەی هەرزەکار ڕەنگە لە ماڵەوە ژینگەیەکی تایبەتی هەبێ لە فکریان و بیرکردنەوەی خۆی ژینگەیەکی تایبەتی هەیە بەڵام
کە دێتە ناو پۆل ژنگێکی تری هەیە ئایا مامۆستا چۆن مامەڵە لەگەر ئەو هەرزەکاران بکە کە لە قۆناغێکی زۆر ناسیدان بێگومان ئەم قۆناغش هەم کاریگەری لەسەر خودی قوتابیەکە دەبێت لۆی کە دەرەندروستێکی باشی هەبێتن ئەوان هەموو پەیوەستن بە ناوەندەکانی خوێندن و خودی قوتابی بڵێ مەموساری ئەوەی لە ناوڕۆکی کتێبەکەدا جەنابتان وەکو کەسێک کە پرسیار بە پرسیار و وەڵام بە وەڵامیش لەگەڵیدا بوون کێشە دەرونیەکانی قوتابی لە قۆناغەکان جیاوازە واتە قوتابیەک لە پۆلی یەکی بنەڕەتەوە یاخود پێش پۆلیەک لە باخچەی ساوایانەوە هەمان ئەو کێشە دەرونیانە هەیە کە قوتابیەک لە زانکۆ هەیەی بڵێ بێگومان جیاوازی هەیە باخچەی منداڵان یەکێک لە کێشەکان ئەوەیە کە منداڵ بەترسەوە بەشێک لە منداڵەکان بەترسەوە دەستە قوتابخانە دایمەن دڵیان لای ماڵەوەیە لەبەر یەکەم قۆناغی دیکە ماڵ بەجێبێری دوای 4 ساڵ بەردەوام پەیوەزون بە ماڵ و بەدایک و ئەندامانی خێزان و بە شێوەیەکی گشتی بەڵام بێتە قۆناغێکی تر کە باخچەی منداڵانە ڕەنگە ئەوش کاریگەریەکی زۆری هەیە لەسەر خودی منداڵەکە بەڵام لێرەدا ئەمن ئاماژەمە بەشتە چکە کردی هەر لە باخچەی منداڵان ژینگەی باخچەی منداڵان مامەڵەکردنی مامۆستا لەگەوی ڕەنگە هەر ئەو منداڵەبی ئەگە بستە باخچەیەکی منداڵان ژنگەیەکی پڕ لە ژاوەژاو دەنگ بەرزی مامۆستا تووڕەبوونی مامۆستا هەڵچوونی مامۆستا ململانەی نێوان منداڵەکان جیاوازە لەگەڵ کە ژنگەیەکی باخچەیەکی ترکە بە شێوەیەکی جوان نەرم بە شێوەیەکی با بڵێن پەروەردەیان نەو هونەریانە ماوەڵ لەگە قوتابی دەکرێت بێگومان ئەوە گۆڕنی ژنگەی منداڵەکەیە کەواتە ئەوە بێگومان فەرق جیاوازی هەیە لەگەر ئەوەی کە ئەتو لە قۆناغێکی ئامادەیی ڕەنگە کۆمەڵە گرفتێکی هەبی ئەو قوتابیە گرفتی نمرە بەدەستێنانەوی بەڵام هەمیشە لە قەلق لە واسواسی و لە دوودڵی دابێتن لە ڕاوچێ دابێتن بەرامبەر بە خوێندنی بەڵام ئایا ئێمە چۆن وا بکەین کە ژنگەیەکی لۆ لەبار بکەین ژنگەیەکی فکری ژنگەیە کە خۆی دروستکاتن ژنگەیە کە ترسی نەبێتن بێگومان قۆناغ لەگە قۆناغ جیاوازی هەیە کەواتە مەموساری دروستکردنی کەشێکی گونجا و ژینگەیەکی لەبار بۆ هەر یەک لەو قۆناغانەی خوێندن پێویستی بەوەیە کە پەروەردەکارێکی ڕاهێنرا و پەروەردەکارێکی وە کە بتوانێت ئەو ژینگەیە دروستکە زۆر جاران ئێمە تەنانەت لەگەڵ میوانەکان باسەوە دەکەین بەشی هەر زۆری قوتابیان بێزارن لە خوێندن ینی ئەوە شتێکە ناشادرێتەوە حاشا لێ ناکرێت تەنانەت لە قوتابخانە ناحکومیەکان ئەو قوتابخانانەی کە تەواوی پێداویستە مادیەکان فراهم کراوە بەشێکی زۆری قوتابیان حەز بە پشوو دەکەن بەشێکی زۆریان بێزارن لە کاتێکی زۆر ئەوە ڕۆڵی پەروەردەکارە کە نەیتوانیوە ئەو ژینگە تەندروستە گونجاوە بۆ قوتابی فراهم بکە یاخود زۆر جاران ژینگەکەش هەیە بەڵام نەیتوانیوە هەماهەنگی و گونجانێک لە نێوان پرۆسەی فێربوون و خوێندنەکە و ژینگەکە و قوتابیەکە دروستکە بەڵێ ئەمە لەو حاڵەتەدا دوو ژینگەمان دەبێت ژینگەیەکی وەستاومان هەیە ژینگەیەکی دووبارە ڕۆژانە لەگەڵ ژینگەیەکی هەمیشە لە گۆڕانیدا ژینگە وەستاوەکە بریتێ لە خودی حرەمی قوتابخانەکە ئەو ژینگەیەکی دیاریکراوە لە بۆ قوتابی ڕۆژانە دێتە ئەو قوتابخانەیە بەڵام ئایا ئەو ژینگەیە چۆنە مەسەلەن هەم لە ڕووی ڕنگ لە ڕووی تابلۆ لە ڕووی سەوزایی لە ڕووی کۆمەڵە بابەتێک کە قوتابی هەست بە چێژ بکاتن لە پاڵ ئەوشدا کۆمەڵە بابەتێک شڵمان هەیە تایبەتە بە ژینگەی جوولا بۆ نمونە دەرسی مامۆسای ئەلف جیاوازە لەگەڵ دەرسی مامۆسای با سین لەگەڵ ساد جیاوازی هەیە ئەوە دەرسە جولاوەکەیە هونەر و زیرەکی مامۆسای وە دەکات کە ئەو قوتابیە ڕاستەوخۆ ژینگەیەکی جوان لە دروستبی لۆی بە دەرەندروستێکی باشەوە لە وانەکان تێبگاتن ئەگەر ژینگەکەی خودی با بڵێن وەستاوەکەش ژینگەیەکی خراپی بەڵام مامۆسا وا بکات کە بە شێوەیەکی هونەریانە جوان چێژ لە بابەتەکان وەرگرتن بێگومان کاریگەری دەبێتن ئەمە نمونەوە زۆر جار هەیە ئەمە چوینە ناوەندەکانی خوێندن کاتێک کە سیمینارێکمان ئەنجامدا لەسەر پرسی ژینگە یان سیمینارێکی تەندروستیمان ئەنجامدا لە بۆ قوتابیانی قۆناغی با بڵێن قۆناغی بنەڕەتی لە پۆڵی 6 تا 12 ئامادەیی ئەوەی ئەمە هەستمان پێکردیە کە سیمینارمە ئەنجامدایە خودی قوتابی وەلدار بووە لە ناو سیمینارەکاندا کە ئەو 40 خولەکەیان ئەو 35 خولەکەی کە بابەتێک وانەیەکمان وەرگتووە کاتێک کە زەنجی چونە دەرەوە لێدا هیچ لە قوتابیەکان نەچوینە دەرەوە جۆگرمان بوونە لەبەرچێ ئەوەش یەکێک لە هۆکارەکان ئەو بووە کە قوتابیەکان خۆیان لە ناو بابەتەکە دیتەوە جگە لەوەش زۆر جار هەیە خۆیان پرسیاریان لە ئێمە کردیە
ئەوان هەموو وای لەوەکە کە ژینگە یان با بڵێ پرسی ژینگە و پرسی دەرونی قوتابی کە زۆر پێوەستن بەیەکەوە پێویستی بەوەی ئەمە دووبارە بە فۆرمێکی نوێ بە ئایدایەکی نوێ یان با بڵێن بە ڕاهێنانێکی نوێی مامۆستایانەوە کە بە خۆشحاڵیەوە وەزارەتی پەروەردە ئەو ساڵ لە ساڵی ڕابردوو ئیش لەسەر کردی ئەوان هەموو کاریگەری هەیە لەسەر هەم ژینگەی عەقڵی قوتابی هەم لەسەر ژینگەی قوتابخانە بە شێوەیەکی گشتی. مامۆستا بینین و بیستن و بۆنکردن ئەو هەستانن کە لەگەڵ بوونی مرۆڤەوە پەیوەستە پێی و لە بەکارهێنان و لە ئیدراک پێکردنی شتەکانی دەوروبەری خۆی. ئێمە زۆر جار کە دەوترێ پیسبوونی ژینگە ڕاستەوخۆ هەستمان بۆ ئەوە دەچێت کە کۆمەڵێک پاشماوە لە شوێنێک یاخود هەندێک جار شێواندنی ژینگەیە، بەڵام زۆر لە قوتابخانەکاندا جوانی دار و دیوار و تەنانەت خاوێنی و پاقشی ئەوانە کێشەی نییە، بەڵام هەست دەکەی مامۆستا لە کاتی وتنەوەی وانەکاندا بە زۆرێک دەنجی بەرز دەکات و بە زۆرێک هەڵس و کەوت دەکات کە قوتابی هەیە ماندوو دەبێت، ژانە سەر دەگرێت، هیلاک دەبێت بەو دەنگی. ئەوش بەشێک نییە لەوەی کە دەروون دروستێکی وا بۆ منداڵەکە ناخۆڵقێک کە حەزی بچێ بۆ خوێندن. بەڵێ بێگومان ئەوەیە کە لە خۆکارە گرنگ و سەرچێکەکان کە بەڕێزت ئەمەش لە پێکردو ئەمەش لە ناوەڕۆکی ئەو کتێبەدا بە زۆر بەوردی ئەمەش لەمان پێکردیەکە چەمچی ژینگە دوورە لەو با بڵێن ئەو بابەتانە نییە کە ئەمە زۆر بە شێوەیەکی تەقلید تێگەیشتون تەنها ژینگە بریتی بێت لە خاوێنکردنەوەی پۆڵەکەمان و نەمامچاندن و کۆمەڵە بابەتێکی ڕۆژانە ئەوە ئەرکێکە و پێویستە ئەوە ژینگەی خاوێنیە، بەڵام لەوەی خاوێنتر کە پێویستە هەست پێ بکەین بێگومان هەم ژینگەی چاو کە زۆر جار هەیە ببینینی یەک تابلۆی فکری کە ڕاستەخۆ کاریگەری هەبی لەسەر فکرت هەموو ئاڕاستەکان دەگۆڕێ بە ژینگەیەکی خراپ. هەروەها ژاوە زۆر جار هەیە ئەمە هەز دەکەین کە وەکو خۆت ئاماژەت پێکرد کە سەنتەری قوتابخانە بە شێوەیەکی زۆر گونجاو و ڕێکوپێکە لە بۆ خودی قوتابی و مامۆستا، بەڵام دەنجی مامۆستایان با بڵێن زۆر جار هەیە بە ئاو نەخێرێک یان بە باو بەڵێ و نەخێرێک هەموو ئاڕاستەکانی خودی قوتابی دەگۆڕێت کە ئەوەی کە دەرونیان هەز بە ماندووبوون بکاتن. ئەوانە هەموو شتە کاریگەری هەبووە بێجگەلەوەش کە زۆر جار هەیە بینینی شتەکان ئەوانە هەموو کاریگەری هەبووە. ئەمە لە ناوەڕۆکی ئەو کتێبەدا ئاماژەمان پێکردێت لەوەی کە ئەمە هەوڵ دەین کە ئەو ژینگەیە کە ئەمە ئیشی لەسەر دەکەین تەنها ئەو بابەتانە نییە کە دووبارە بن، بەڵکو پێویستی بە ژینگەیەکی فکری هەیە لەوەی کە دەروون دروستێکی باشمان هەبێت. ئێمە هەمیشە لە یادەوەری خۆماندا ئەو مامۆستایانمان هەڵگرتووە کە مامۆستایەک بوون ڕێکپۆش بوون، مامۆستایەک بوون جوان پۆش بوون، مامۆستایەک بوون کە ئەگەر لێو بە خەندەش نەبوون، چونکە هەندێک جارەیەوە پەیوەستە بە کەسایەتی ئەو ئینسانە لەوانەیە کەسەکە کەسێکی زۆر باش بێ بەڵام ڕوخساری وانە، بەڵام هەمیشە ئەو مامۆستا جوان پۆش و ڕێکپۆشانەی کە لە پۆلدا بینیمانن ئێستاش لە یادەوەریماندا هەیە و زۆر جار لە تەمەنی هەرزەکاری خۆمان لاساییمان کردوتەوە ئێستاش حەز دەکەین تەمەنا دەکەین وابین، کەواتە ئەوەش بەشێک نییە لەوەی کە دەروونێکی ئارام بۆ قوتابی فراهم بکەین کە حزوری هەبێ لە پۆلدا. زۆرجار منداڵ وەکو جەستە کێشەی نییە هاتووە لە پۆلیشدایە، بەڵام هیچ شتێکی نایبەستێتەوە بەوانەکەی، نە شێوازی وانەوتن مامۆستاکە، نە ئاگار و سەر و سیما و جلوبەرجی مامۆستاکە. ئەگەر مامۆستا بە ڕوخسارێکی جوان و بە ڕێکپۆشیەوە دەرکەوێت ئەوە بەشێک نابێت لەوەی کە قوتابی سەرنجی بۆ وانەکە بڕوە. بەڵێ بێگومانەوە کاریگەرێکی زۆری هەیە لە بۆ خودی قوتابی و هەم مامۆستایەکە، لەگەڵەوەی کە مامۆستا ئازادە لە جلوبەرگ و کۆمەڵە بابێتتر، بەڵام پێویستیشە هەندێک تایبەتمەندی هەیە لە مامۆستا هەبی وەکو جلوبەرگ ئاماژەت پێکرد. ئەمە زۆر جار هەیە لە قوتابخان هەیە کە سەردانمان کردیان هەم حکومی هەم ناحکومی بە حقیقەت بەشێکی لە حکومیەکانیش هەم مامۆستایەکان بە یەک زیلکی دیاری کراوە بڵێن لەلایەن کارجێر قوتابخانەوە لەویان دیاری دەکرێتن بچنە پۆلەکانەوە. ئەوە بەڕاستی جێی سەرنج بۆ لە بۆ ئێمە لە بۆرەوەی ئەوان هەموو کاریگەری هەیە لەسەر خودی قوتابی. هەروەها مامۆستاکان بە شێوەیەکی گشتی مامۆستای ئەوەی کە پەیوەندێکی لەگە قوتابی هەیە زۆر جار هەیە بێگومان هەموو مامۆستایەکان خۆشەویستن و هەر بابەتێک لە بابەتەکان ئەزموونێکە لە بۆ ژیانیمە هەموو مامۆستایەکان گەورەوی و گرانی خۆیان هەیە لای ئێمە، بەڵام ئەوەی ئەمە تێبینیماکردی زۆر جار مامۆستای هونەر یان وەرزش
پەیوەندێکی نزیکی هەیە لەگەڵ قوتابی ئەوەش نیشانەیە لەوەی کە قوتابی حەز دەکات حەزی لە جم و جۆڵە حەزی لەوەی نییە کە تەنها دایکشن و گوێگر بیتن لە هونەردا کۆمەڵە ڕەنگێک کۆمەڵە بابەتێک هەیە یان دەنگێکی خۆشوێ هەیە یان باڵێن زۆر جار هەیە لە ڕێگەی ئۆپەرێت و شانەوە ئەو پەیوەندی دروست دەبین لە نێوان مامۆستا قوتابی حەزی لەو بابەتەیە ئەگەر خۆشی نەبینتەوە وەکو کارکتەرێک لەو بوارە بەڵام حەز لێ بیبینیتن کەواتە ئەوەش بەشێکە لە ژینگەی بینین ژینگەی چێژوەرگرتن لە بۆ خودی قوتابی لە هەمان کاتدا وەرزش کە هەمومان دەزانین وەرزش بابەتێکی گرنگە لە ژیانی هەموو مرۆڤەکاندا زۆر جار هەیە ئەوانەی کە پێڕانەگەیشتن وەرزش بکەن لە تەمەنێکی درەنگەوە دەست بە وەرزش دەکەن بەڵام لە ناوەندەکانی خوێندندا خودی مامۆستای وەرزش زۆر کاریگەری هەیە لەسەر پەیوەندی ژینگەیەکی باش لە بۆ قوتابی کە چێژوەرگرتن لە تۆپ چێژوەرگرتن لە وخاردانیانە ئەوانە هەم وەی لێ دەکات هەم تەندروست باش بێت کە لەبەرەوەی ئەمە ژینگە پەیوەستە بە تەندروستی پەیوەستە بە ژینگە هەم لەوەی کە ژینگەیەکی خۆشی هەبێتن کەواتە ئەو دوو بابەتە هەم کاریگەرێکی زۆر گرنگ و بەرچاویان هەیە لە بۆ دەروون دروستی قوتابی مامۆستا چ کاتێک پێویستە بۆی ئەو پەیامانە بگا بە تایبەتی بۆ مامۆستایەکی لە پۆلدا مەرجە کات و ساتێک و بۆنەیەکە بێ یاخود بەگشتی قوتابیان کۆ بکرێنەوە پەیامەکانی ژینگە پارێزی پەیامەکانی ئەو شێوازانێک کە دەروونێکی ئارام بۆ قوتابی دروست دەکەم بگا یاخود ئاساییە مامۆستایەک لە وانەکانی خۆیدا ئەو پەیامانە بگێنێ خۆی ئەوەی بە دوو ڕوانگە دەبی بەشێکیان خودی مامۆستایەکە دەبی تۆماتی چێن ئیشەکان بکەن نەک بە واجبێکە دەستێنێن هەڵسوکەوتی خۆی کە گونجا بۆەوە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر قوتابیەکە ژینگە یان با بڵێن ترسی یان با بڵێن ئیدارەی بەڕێوەبەری قوتابخانەکە ئیدارەی باش بیتن و ئەو پەیوەندی هەبێ ئەو جم و جۆڵانە بکات ڕاستەخۆ کاریگەری هەیە نەک بە شێوەیەکی ترس بێتن یان بە شێوەیەکی داواکراو بێتن ئەو بەشێکیان ئەمە زۆر جار هەیە ئاماژەمان پێکردی وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵی ئەمەش لێکردێ کە پێویستە لە چەند خولەکی سەرەتا باز لە ژینگە دۆستی و ژینگە خاوێنی بکرێتن بەڵام لە پاڵ ئەوەشدا دەبی ئەمە بە کردار بیسەرمێنن ئەو کردارانەش وەکو ئاماژ لەم پێکرد هەم خودی قوتابیەکە هەم خودی مامۆستاش کە کاریگەرێکی زۆری هەیە کە وە بکە بە پەروەردەیەکی جوان ڕابهێنێ ئەو قوتابی ڕابهێنێتن نمونەماش لە بۆ بابەتە زۆر هەیە قوتابی لە قوتابخانەیەکدا لە ڕێگەی مامۆستایەکی باشەوە بە پەروەردەیەکی ژینگەی باش دروست بۆ خۆی دروست کردێ بەڵام بەهۆی هەر هۆکارێک بێ قوتابیە گواستراوەتەوە بۆ قوتابخانەیە کرد ئەو قوتابخانەیە ژینگەیەکی باشی نەبووە خودی مامۆستایەکە بە شێوەیەکی ژینگەیەکی پەروەردەی ژینگەیەکی باش ڕەنگە ئەو مامۆڵەی نەکردوی بە شێوەیەکی وای لێ دێت کە ئەو قوتابیەش هەست بەو جیاوازیە بکاتن کەواتە قوتابیەکە وەریگرت لەو بنەمایە بەڵام لە بەشی دووەم لە قۆناغی داهاتوویان با بڵێن لە قوتابخانەیەکی کە نەیتوانی وەرگێتن مامۆستا ناسەڵگرتنی قوتابی و گوێگرتن لە گلەیەکان و حسابکردن بۆ خەمەکانی ئەرچی چییە زۆر جار قوتابی گلەی هەیە زۆر جاران نازێک دەکات کە بەڕاستی ئەوە بەشێکە لە خەسڵەت و بەشێکە لە کەسایەتی منداڵەکە ینی چێ دەبێت ناسی ئەوە هەڵگرێت چێ دەبێت گوێ لێرە ڕابگرێت بە تایبەتی باس لە شتێک کرد زۆر جاران قوتابی ناچار دەکرێت کە ژینگەکەی بگۆڕێ ناچارەکە قوتابخانەکەی بگۆڕێت کە دوجار لەوانەیە بە هۆکارێک قوتابخانەکەی دەگۆڕێ بەڵام کۆمەڵێک هۆکاری تر کاریگەریان لەسەر کەسایەتی دروست دەکات بڵێ هەمومان بەرپرسیارن لە قوتابخانە ماڵی هەمومانە هەر کەسە لە پێگەی خۆیەوە دەبێت ئەو بەرپرسیارەتە هەرگرێتن مامۆستا و سەرپەرشتیار و کارژێری قوتابخانە و هەموو تیمی قوتابخانە وەکو ڕۆناچێک وان لە بۆ خودی قوتابی ئەو قوتابیەش دەبێت بە هەمان شێوە ئەو ڕۆناچێ وەرگری بە شێوەیەکی جوان و پاک بە شێوەیەکی خاوێن بەڵام وەنەکە کە ئەو با بڵێن ناسکردنە بقۆزێتەوە لەوەی کە زۆر جارەیە فێڵ لە مامۆستا و لە قوتابخانە و لە ئەندامانی ماڵەوە بکات کە ئەمن بۆ شوێمە ئەوەش ڕەنگە کاریگەری خراپیە بێت بۆیە هەمومان بەرپرسیارن لەو ڕوانگەیەوە ئیشی لەسەر بکەین لەوەی کە هەم قوتابی وە بکات کە ژینگەکەی خۆی خۆش بێت یان دیاکاری دروست نەبێتن زۆر جار هەیە قوتابی بەهۆی ئەو نازەوە لەگە قوتابیەکی کە زۆر ڕەنگە ئەو جومزۆڵە نەبی ململانەی دروست بێ یان کێشەی دروست بێ یان زۆر جارەیە لەگەر یەک شەڕ بکەن ئەوەش هەموو دەبێتە ژینگەیەکی خراپ هەم لە بۆ ئەو قوتابیەی
هەم لە بۆ پۆل بە شێوەیەکی گشتی. زۆر جار قوتابی لە ماڵەوە گلەی هەیە نەگلەی هەیە تەواو ئیدی بڕیاردەدا ناچێتە قوتابخانە کاتێک کە خێزان بە زۆری ڕەوانی قوتابخانەی دەکەن ئەوە بۆ مانایە نییە کە تۆ هیچ حسابێکت بۆ دەرونی ئەو قوتابیان نەکرد ئەو قوتابی کێشەی هەیە ینی کاتێک کە بڕیار دەدا لە لای خۆیەوە ناچێت بە قوتابخانە کەواتە پێویستی بەوەیە کە کەسێک لەگەڵی بڕوا و لەوێ کێشەکەی بۆ باس بکە لەو نێوانەدا قوتابی دەبێتە زەحیە خێزان ڕەوانەی قوتابخانەکە قوتابخانەش زۆر جار بە هەنجەتی ئەوەی کە ژمارە قوتابیەکان زۆرن کێشەکان زۆرن یان توێژەری کۆمەڵایەتیمان نییە ئەوەی کە قوتابیەکە لە ناخیدا هەڵی گرتووە کە لەوانەیە بە 2 دقە گوێ لێگرتن بەتاڵ بێتەوە و هەمان ئەو قوتابخانە هەمان ئەو ژینگە خۆشە بێت کە پێشتر حەزی پێ بووە پێچوانەشەوە لەوانەیە زۆر جاران ئیهمالکردن و پەراوێز خستنی قسەکانی منداڵەکەیان ئەوەی کە منداڵەکە پێویستە بیڕێ بە پێچەوانەوە کەسایەتێکی تێکشکاو کە دوزار ڕقی لە خوێندون و لە قوتابخانەش دەبێتەوە بێگومانەوە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر خودی قوتابی دەبێت ئەمە هەموو دەرگاکان وڵاکەن بۆ قوتابی هەر ئەگەرەی بێتە بەر قوتابیەوە شتێکی ئاساییە لەبەر ئەو قوتابیە لە ڕاهێناندایە با بڵێن لە قۆناغێکدا لە قۆناغی پەروەردە و فێربووندایە بەڵام ئەو فێربوونەوەی لێ نەکەین یان با بڵێن ئەو پەروەردەی وای لێ نەکەین کە ڕقی لە هەموو دەوروبەر بێتەوە ڕقی لە قوتابخانە بێتەوە ڕقی لە ژنگی قوتابخانەوە بێتەوە ئەوەشیان لەوە دەبێت ئیشی لەسەر بکرێت کە مامۆستا ئەندامانی خێزان بێکەوە ئەو گرفتانە دەستنیشان بکەن هۆکارەکە دەستنیشان بکەن بێگومان هۆکارەکەش هەر لە سنووری قوتابخانەیە ڕەنگە لە یەکێک لە بابەتەکان بێت یان لە یەکێک لە هەرسوکەوتەکان بێت یان یەکێک لە ژینگەی بیرکردنەوەی قوتابیەکە بێتەوەی لێ بکە کە دەرونێکی خراپێت بێت بۆیە پێویستە و ئەو خەوڵە بدرێتن کە قوتابی هەمیشە دەردەدڵی خۆی بە واقعیانە لە بۆدا باب ئەندامانی خێزان باز بکە ئەوانش گوێ لێ گوێ لێبوون و چارەسەری کێشەکان بکەن نەک کێشەکان گەورەتر و فراوانتر بکەن یان ملبەرانە لەگە مامۆستا دروست بکەن ئەوش تەورێکی تر و قسەیەکی تر بە حەقیقەت مامۆستا ئاری هەمومان ڕێنمایی جوان دەدەین هەمومان نمونەی جوان دەدەین هەمومان قسە لەسەر ژینگە و ژینگە پارێزی دەکەین بەڕاگەیاندنەوە بە مینبەری مسکەوتەکانەوە لە کۆڕ و کۆبنەوە دانیشتەکان بەڵام وەکو پێویست ئەو پەیامانە جێبەجێ ناکرێ لەوانەیە بگا دەگاتە کەسەکان بەڵام جێبەجێ ناکرێ ئەوە لە سەیرانەکانە دەبینن پیسبوونێکەیە ئەوە لە بازارە دەبینین ژاوەژا و پیسبوونێکی دەنگەیە ئەوە لە تابلۆکانە لە ڕەنگەکانە تەنانەت لە شێوازی ڕۆیشتنی خەڵک لە ناو شار لە شوێنە گشتی و قەڵەباڵەکەەکان تەنانەت ئۆتۆمبیلەکان هەنی ئاسایی نییە بۆ ئەو پەیامانە جێبەجێ ناکرێ یاخود ناگا یان چوا دەکات کە تاچی کورد زۆر جاران حەز ناکە ئەوەی دەگوترێ جێبەجێ بکە بە تایبەتی لە هەندێک ناوەند و دەستگای فەرمی حکومی بێگوانەوە هەمومان بەرپرسیارن لەو حالەتەدا زۆر جار هەیە بۆ نمونە لە هەندێک بڕیار بە یاسا دەرچوو بەڵام ئەمە جێبەجێ ناکەن ساڵانێکی زۆر لە چەند خولی پێ لێسایت لە پەرلەمانی کوردستان جگە کێشان لە شوێنە گشتیەکان قەدەغا کرا و سزاشی بۆ کرا بەڵام لە چەند شوێنە گشتی هەیە من بینیمە بەداخەوە نەک هاوڵاتی نەک ئەوەی کە مراجع سەردان دەکات کەسی یەکەم جگەرە کێشایە کەواتە هەم خۆمان هەم کەسەکە ئەو کەسێک کە ئیدارەی ئەو شوێن دەکات کە یاسایەکی شکان کە واژوو لەسەرکرا هەمیش یاسای بیرکردنەوە و وجدانی خۆش شکان ئەوانە ئەو یەکێ لە نمونەکان نمونەما زۆرە بەڵام ئەمە نابێ بۆ هەموو بێک ڕوانگەوە خوێنەوەی لەسەر بکەین ئەوەی ئەمە هەستمان پێکردی ساڵ دوای ساڵ قۆناغ دوای قۆناغ پرسی ژینگە بۆتە پرسێکی گشتی تایبەت لە قۆناغەکانی باخچەی منداڵان و با بڵێن لە قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەیش ئەو نمونانێکی ئەمن هەستم دەیبینم یان هەستم پێکردووە زۆر جار هەیە باوک لەگە قوتابیەکی باخچەی منداڵان بێکۆنە ناو ئۆتۆمبیلەکەیان باوک زۆر جار هەیە دەبەیەکە فرەت دە بەڵام منداڵەکە گلەی لێکرێت لەبەرەوەی مامۆستا پێیگوتم دەبێ هەر شتێکەوەی با ناو ئۆتۆمبیلەکەت سەبەتەی خۆڵ و خواشاک بێ نەک
شقامی گشتی لە بۆڕۆی هەر شوێنە کە پیسبی چەند لە ئێمە دوور بی ئەو پیسە بەڵام لە کەسێکتر نزیکە کەواتە ئەمە باخچەی منداڵان بە بنچینەیەکی باش دادەنێرە بۆ پەروەردەی ژینگەیی ئەوەشیان دروست بووە بە هەمان شێوەشدا ئەمە ساڵانێک بەل ئێستا گروپی ژینگە پارێزیمان هەبوو وەک پەروەردەی گشتی هەولێر لە قۆناغی ئامادەی ئەو گروپانە نزیکەی لە هەر قوتابخانەیە 20 تا 30 قوتابیمان دەستنیشان دەکرد ئارەزوومەندانە جگەلەوەی کە سنتەری قوتابخانەیە خایەن دەکردەوە لە وەرزی بەهار بێکەوە دەچوین شوێنە گەشتیارەکانمان خایەن دەکردەوە با بڵێن زۆر خۆڵ خاشەقمان پێکەوە کۆکرد دەکردەوە دواتر بێکەوە ئەمە ئیشی ڕۆژێکمان دادنارە بۆ ئیشی ئەو ژینگە پارێزانە ئەواندا دەنیشتن ئەمە ئیشوانمان دەکرد ئەوەش وای کرد بەشێکی زۆری ئۆقتابیانی کە ئێستا قۆناغی زانکۆنە زانکۆشیان تەواو کردە کە لە شوێنێک یەکتر دەبینەوە دەرێ مامۆستاوەی کرد کە ئەمە ژینگەما خۆل بێ هەنا شتێک بێ ئەمە ئەو ڕابردووە لە دەزانی کە هەمیش لە ژینگەمان خۆشویستیە کەواتە ئەو دەبینێتەوە سەر خودی کەسەکە یان خودی کەسی یەکەمی ئەو قوتابخانەیە یان ئەو فەرمانگەی وە بکە بە چ شێوەیەک مامەڵە لەگەر ژینگە پارێزی بکە یان بە شێوەیەکی کردا تەنها بە ڕەنگەمە بە وتە زۆر وتە دەر ببڕین بەڵام ئەمە دەمانەوێت کردارمان دەوێت ئەو کردارانەش خۆمان بچووکتر بکەینەوە لە ئاستی ئەو کەسانەی کە ڕەنگە لە ئاستی ئەوەدا بن ئیشیان لەگە بکەن کە قوتابیە ئەمە هەممان یەکسان بیت لەبەرەوەی هەمیش لە گوتمانەوە دەیڵێنەوە لە ژینگەدا هەمومان یەکسانین گەورە و بچووک نەخۆش و ساخ هەمووان فەقیر و دەوڵەمەند ئەوانە هەمومان یەکسانین ئەگەر ژینگەمان پیس بوو لە هەمومان پیسە هەر بابەتێکە پێویستە هەمومان بە یەکسانی قوڵی بکەین بۆی ئەوانە هەم بەشەکەن لە پەروەردەی ژینگەوی لەوەی کە ئەمە هەوڵ دەین بە کردار ئیشەکان لەگەر قوتابی بکەین مامۆستا هەز دەکرێت هەندێک کەس پێیان وایە لەو ئاستەدان نین لە ئاسێکی بەرزتردان لەوەی کە بیر لەوە بکەنەوە شوێنێک پا بکەنەوە ژینگە پا بکەنەوە یاخود ڕێنمایی بدەن بەشێکیان بە پێچەوانەوە لە نەزانینە کە زۆرێک لە شێواندن لە ژینگە دەکەن بنمونە هەمومان لە ڕێگا گشتەکانی دەرەوەی شار دەبینین ینی دەستکاری تابلۆکانی ڕێنمایی هاتوچۆ دەکرێت پێی وایە مەسەرەن ئەگەر شتێک بنووسێ خێری دەگاتێ یاخود ئەگەر ئەو تابلوێ بۆ شێوازێک والێ بکە لە بەرژەوەندی شۆفێراندا یاخود زۆر جاران دەستکاری ئامێرەکانی پێبژاردن دەکەن ینی ئەوە ناهۆشیاری بەشێکی خەڵک دەردەخاو بە پێچوانشەوە بەشێکیان کە پێیان وایە کە ئەوان زۆر بەرزترن لەوەی دابەست نەخوارەوە قسە لەسەر ژینگە و قسە لەسەر پاراستنی ژینگە بکەن بەداخەوەیە ئەویان هەمویان بریتە لە پەروەردەی ژینگە بەس پەروەردەیەکی ژینگەی باشمان هەبێت ئەو پەروەردەیە کە ئەمە باسی دەکەین لە ناوڕۆگە ئەمەژان پێکردە پەروەردەیەکی ژینگەیمانە بێت بەرەوەی ژینگە ڕەوشتە بە حقیقەت تایتلی یەکەمان ئەمە هەمیش ئەمەش پێ دەکەین ڕەوشتە وجدانە خۆدۆزینەوەی لەو بابەتانەی کە بە کردار دەیبینی تەنها ئەوە نییە تو جیاوازی ئاستی پلەبەندی ئیداریت هەبیتن ئەو جیاوازی دروستکە کە پێویستە تەنها خوارەوە ئیش لەسەر ژینگە بکەن لەبەرەوەی ئەو پلەبەندی ئیداریەت ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان نەمینە یان تووشی خانشین بی ئەو کاتە تو هەر مرۆڤەکەی جارانی هەر لەسەر ئەو گۆی زەویەی بەڵام ئەگە پەروەردەیەکی ژینگەی و عەقلانیت هەبیتن بێگومان ناتوانانی ئەو جیاوازیە دروستکەین هەندێک زار هەز ناکەی مەسەلەی خۆشویستنی ژینگە زۆر جاران پەروەردەیەکی ئەکادمیشی لەگەڵدانە بەنمونە لەو ڕۆژانە چەند برادرێک لە گروپی شاخەوانی سەردانی یەک لەو لووتکەچیانەی دەوروبەری هەولێریان کرد بوو وتی ئێمە لە شەقامی گشتی هەندێک پاژماوە هەبوو لەوی کیلۆمەترێک تێپەڕین هیچ ئاسەواری پیسبوونی ژینگەمان نەبینی هەتا گەیشتینە نزیکەی 3 کاتژمێر ڕۆیشتین دواتر بۆمان دەرکەوت بەشێکی ئەو شاخەوانانەی دەچن پاچی دەکەنەوە بەشی هەرە زۆری ئەو شوانانن کە لە چیاکاندا مەڕۆ ماڵە دەدەوڕێن بە تایبەتی ئەو کانیاوانەی کە لەوێ بوون وێناگرت بوو ینی هیچ پاشماوەیەک نابینی تەنانەت دەستکاریکردنیش نابینی بەشێکی لەو شوێنانەی وەکو کانیاوەکان بەبەر جوان ڕازانبوویانەوە ڕێکیان خستم کە خۆی لە خۆیدا شوانێک لەوانەیە هیچ پەروەردەیەکی ئەکادیمی خولی فێربوون و تەنانەت ڕێنماییشی وەرنەگرێت ئەویان وەکو ئەمەش لە بکرد ژینگە ڕەوشتە ئەخلاقە چێ ژینگە پیس دەکاتن بێگومان مرۆڤەکان ژینگە پیس دەکەن چێ خاوێنی دەکات و هەر مرۆڤ
لە نێوان ئەم دوو مرۆڤەدا و چێ ژینگەش بە خاوێنی ڕادەگری هەر مرۆڤ لە نێوان ئەو مرۆڤانەدا ڕەنگە باشەبی خراپەبی سپی هەبی ڕەش هەبی لە نێوان سپی و ڕەشدا کۆمەڵا بۆچوونێکی زۆر خراپش لێ کەواتە وەکو ئەمەشێک پێکرد بە حقیقەت ئەو کەسانەی کە ڕەنگە لە ئاستێکی بەرزی ئەکادمی یان باڵێن بڕوانانە مەشدا بن ڕەنگە بەو شێوە نەبن کە بیرکردنەوەیان بەرامبەر بە ژینگە و دەوروبەر هەبێت لەگەڵ ئەوەی کە کەسێکی سادەی شەقامەکان یان کەسێک کە شوانەکە جوانترین ئەرچی خزمەتی مرۆڤایەتی لەسەر شانە ئەو ژینگەی بە پاک و خاوێنڕادەگری لۆ لەبەرتەوەی ئەگەر خۆشی ماڵێن ئەو ژینگەی ژینگەی ئەو مەڕووماڵاتانە وێنێرە هەموو کاریگەری لەسەر با بڵێن لایەنی تەندروستی دەبێتن ئەوە هەمووی ئەو بازنێ دەخورێتەوە لە بۆ خەڵکی شارێک لەگەڕێتەوە کە ئەگەر ژینگەی دەرەوە خاوێن و پاک بێت بێگومان کاریگەر لەسەر ئێمە دەبێت کەواتە هەمووی دەگەڕێتەوە سەر جیاوازی ئاستی بیرکردنەوەمان بەرامبەر بە ژینگە و پەروەردەی ژینگە. مامۆستا ئێمە هەموو یاسامان هەیە تەنانەت ڕێژەی پێبژاردنەکانیشمان هەیە هەموو دەستگای پێویستیشمان هەیە تەنانەت لە وەزارەتی پێشمەرگەش بەشێکە بووە لە پێشمەرگەی ژینگە پارێز کەواتە ئێمە هەموو شتێکمان هەیە تەنها ئەوەی کە نیمانە بە دوواداچوونەکەیە پێبژاردن و غەرامەکردن و سزادانەکەیە کە بۆ خۆت لات معلومن لە هەموو شوێنێکی گۆی زەویە کاتێک کە یاسایەک دەچێت لە دواتر بە دوواداچوونی بەردەوام و سزادانی سەرپێچکاران هەیە لێرە هەز ناکەی کە سزادان بۆ شێوەیە نییە یاخود بەداچوون بۆ شێوەیە نییە دەستەی پاراستن و ساکنی ژینگە لەو ساڵانەی دواییدا یەکێک لە بڕیارەکانی ئەوەیە هەر کەسێک لە ناو ئۆتۆمبیل خۆڵ و خاشاک فڕێدایان دەبێت ئەو فڕێداتن وێنەمان لۆگرونەوەمان ڕەوانە بکەن ئەمە ژمارەی ئۆتۆمبیلەکە لە بۆ بەڕێوەتی هاتوو دەنێن و دەبێت پێبژاردننی بکردن بەڕاستی لە سەرەتادا جمزۆڵێکی باش و بە شێوەیەکی گەرمەگۆڕ هاتم بەڵام بەداخەوە بۆ شوێنمە ڕەنگە ئەوە شۆکاری شخصی کۆمەڵاتی لێ بکەوێتەوە زۆرجار هەیە کەسانێک کە بن تووشی کێشە بنەوە بنێن لەوەی ئەمە خۆم دوورکەمەوە لەو کێشە بڵێن خۆم لەو بازنێ نەدەم بەڵام لە کاتێکدا پێویستە ئەو ئەرکە جێبەجێ بکرێتن ئەو پێبژاردنە لەوەیە کە زۆرجار هەیە یاسا بە پێبژاردن بە غرامە جێبەجێ دەکرێتن نەک لە پێناوی ئەوەی کە زانی پێبژاردننی پێ دەکرێتن ئەو کاتی ئەو کەسە یاسایەکە جێبەجێ دەکە ئەگە باوەڕش پێ نەبێتن کەواتە ئەگە یاسایەکی تون هەبی پێبژاردنێکی تون هەبی بێگومان کاریگەریی باش لەبێتەوەی کەمە ڕابین لەسەر ژینگە پاچی. بەڵێ مامۆستا گەیشتە کۆتایی بەرنامەکە بە کۆی گشتی ئەوەی کە لەو کتێبە باسکراوە پەروەردەی ژینگە و دەروون دروستی تاک چ بە خێزانی کورد دەڵێ؟ بڵێ پێیان دەڵێم کە پێویستە پەروەردەیانە ژینگەمان خۆل بێ ژینگەیانە پەروەردەمان خۆل بێ بە تێکەڵکەل چێشکردنی ئەو دووە دەتوانین ژینگەیەکی لەبار لە خۆمان دروست بکەین تەنها لە سنتەری خوێندنە لە ماڵەوەش ئەگەر ژینگەیەکی باشمان هەبێتن ژینگەیەکی باشی نێوان ژن و مێرد و دایک و باوکە بێ بێگومان نەوەیەکی باشی پەروەردەی ژینگەی دروست دەبێتن ئەو پەروەردەیەش بەردەوامی هێناوە دوایینەوە بە پێی قۆناغەکانی مێژوو هەر بەردەوام دەبێتن لێرە پێویستە هەمومان بیرکەینەوە بەرامبەر بە ژینگە دەرچین لەو بازنەی تەنها پاک و خاوێنی کۆمەڵە بابەتێک بەڵام ژینگەی بیرکردنەوەیکی باشمان هەبێت لەوەی دەرون دروستێکی باشمان هەبێت کە لە ڕێگای چەندین پرسیاری تایبەتەوە ئەمە لەو کتێبەدا ئاماژەمان پێ کردووە. بەڵێ کەواتە ژینگەیەکی دروست لە ماڵەوە دەست پێ دەکات ماڵێکی ئارام ماڵێکی بێچێشە ئەوە سەرەتا و دەستپێکی دروستکردنی کەشێکی ئارامە بۆی منداڵێکی دەروون دروست بێتە ئارەوە بێگومان زۆر بەڕێز مامۆستا ئاری ئاغۆ نووسەری پەروەردەی سواز بەوەی کە لەم ئەڵقەی بەرنامەی ئەزموونی پۆل لەگەڵواندا بووین. زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم کە بەرهەمێک ئەمە بە چاپ دەگەین بەڕێستان یەکێن لە خۆم خوارانی بواری پەروەردە و کەناڵەکەشتان بە شێوەیەکی تایبەتی کە خوێندنەوە لەسەر کتێبەکەات و ناسانی لۆرە کە ئەمە خۆشحاڵین هەمیشە. ئێمە خۆشحاڵترین مامۆستا جان زۆر بەخێر دووبارە. زۆر سپاس دەستان خۆش. بەڕێزان و خۆشەویستانم تا ئەڵقەیەکی تری بەرنامەی ئەزموونی پۆل لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.